گەیشتمە ئێرانە سەرنشینەکان وتیان هەستەکەین بۆ دووکەڵ دێ منیش دا بە سیارەکەم ڕاگرد و دا بەزان بەپەلە سنووقە مەڵدایەوە مەچینیان لە دواوەیان پاسانە سێرم کرد ئاگری لێ بەپەلە گەڕامەوە دەرگاکانم بۆیان کردوتم وەرە نەخوارەوە بە سیارەکە سوتاوە فریا لەوە فریای نەکەوین بۆی کەس زەرمان نەبێ زەرری جانی شکر بۆ خوات چل بۆ 45 سەرنشینی تیا بوو تەمەنی وەڵی بە تەمەنی تیا بوو مام ناوەندی تیا بوو مناڵی تیا بوو بە زۆری بە تەمەن بوو دەستان خۆش بێ وڵای من زۆر سوپاسیانەکەم بەڕاستی ینی ئیشێکی جوانە پێێستان زۆر سواسی خەڵکی چەمسەماڵەکەم بەڕاستی ئیشەکەیان زۆر جوانە دەستیان خۆش بێ ئێمە ژوەکو خەڵکی چەمسەماڵ پشتیوانێ بین داوا لە سەرمایەدارانەکەین لە خێرخوازانەکەین لە بەخشەرەکانی خواکەین لە گەنجانی تاراوگاکەین هاوکاریان پیاوە بن ماڵەکەی بای 5 دەفتەر دۆلارە و لە سەریشی قەرزارە ئەمی ژمارەی موبایل 0 1950 18 65 واتساب و فایبەری لەسەر هەچ کەسێک حەزی لێتی هاوکار بێ پشتیوانی ئەم پیاوە بن بەڕاستی خەمێکی گەورەیە ئەگەر هیچیشمان بۆ نەکرێت بتوانین پارەی تەکسیکی بۆ کۆگەینەوە هاوکاری خەمەکەی بین لەبەروی ماڵەکەی زۆر قورسە و بێ تواناکەشی زۆرە بڕی 5 دەفتەر دۆلارە داوا لە خێرخوازان لە سەرمایەداران لە بەخشەرەکانی خواوانەی کە هاوکاری خەڵکەکەن دایمە ئەو دەوڵەمەند و سەرمایەدارانە داوایان لێکەین هاوکار بن بۆ پشتیوانی ئەم پیاوە بەڕێزە